بابي مەسەر ئەو پرسیارە لە دوای ڕێککەوتنی 11 ئازاری 1970 باشە لە کۆنگرەی شەشەمی یەکێتی قوتابیان بووی بە سکرتێری ئەو ڕێکخراوە و دوای ئەو بەویستی خۆت لە پۆستەکە نەمای هۆکارەکەی چی بوو؟ من ژیانم وایە ڕێز لە یاسا دەگرم ڕێز لە سیستەم و ئیش و کار دەگرم من لە ساڵی 1964 ئەندامی ڕێکخراوێکی قوتابیانی کوردستان بووم هەتا ساڵی هەفتا کە مؤتەمەر بوو ئەمە ئەندامی مەکتەبی تەنزیم مەرکەزی بوون کە مؤتەمەر بوو لە مؤتەمەر لە ناوپەردان بەسترا بوومە سکرتێری گەشتیەکی قوتابیانی کوردستان زانکۆشم تەواو کرد بوو ماوەی 2 ساڵیش بە پێی یاسا کە من زانکۆم تەواو کرد و 2 ساڵیش بەسەر داپڕ دەبی وازە بینم یعنی وەکو دەری اختیاری دەمتانی بینێمەوە فێر لە خۆم بکەم و فێر لە برادەکانم بکەم و فێر لە یاساکەش بکەم و ئەوە قبول نیە قابلی قبول نیە لای من لە سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان دەمتانی 2 دەوری دیکەش بینێمەوە زۆریشان محاولە کردیان تۆ وەکو قەپاغی ئەوە کەت لێ هاتووە یعنی بە ئەتیباری بەڵانسەکەت ڕاگرتووە گوتم نەخێر حەدی من با ئێکە شتێکم لەسەر نەنووسێ بێ فەرهاد عەونی تەجاوزی قانونی کردووە من لە ژیانم تەجاوزی قانون ناکەم ئەوە ژیاوە باشە لە دوای ڕاپەڕین چەند جارێک تەکلیفی وەرگرتنی پۆستت لێکرا باشە بەڵام ڕەتت کردەوە هۆکارەکەی نەخۆشکەوتنی باوکتان بوو یان هۆکاری دیکە بوو یەکەم هۆکار من باوکم زۆر لە عەزیز بوو لەبەرەوەی پیاوێک بوو پیاوێکی نیشتمان کە پەروەەر بوو مچینە زیاتر لە 15,000 لە حەبسخانەکانی کوێتان و گورەسەلمان گیراوە کاسپێک و تاجیرێکی گەورە بوو شاعیرێکی نیشتمان پەروەەر بوو شارەکانی چەندی وەکو تار تۆفیق و فلان گۆرانەکانی دەڕێن و خزمەتی ئایلی خوشک و برا و نەکەر منداڵەکانی خۆی یان تەنانەت خانووی بۆ خوشک و براشی خۆشکی کردووە نەکرد بە منداڵەکانی بابێک ئەوەندە بە خێزانە و ماندووبێ مستحقی چی هەیە بەڕێی تو مستحقی وەیە هەتا آخر لەحزا تۆ لە ژێر پەریۆبی بەڕێ ڕەحمەتی خوای لێبی من بالفعل تەکلیفیان لێکردم وتم بەڕامە تا باوکم مابی من کوێ بەجێ نایلم یعنی تەنانەت ئەوە شەو نووسیوە ئەو شەوی کە لای دەنووسم ئاخر شەو عندێکە دایکمۆن بە کورسی دەمان بەردەسەرەوە بێت تاقەت بوو هاوینیش بوو لە کۆیە وتی فەرهاد جغارەیەکم بۆ پێکەم جغارەیەکم بۆ پێکرد دەشی زانی من جغارە دەچێشم وتی فەرهاد جغارەیەک بچێشە تۆش وتم ناچێشم وتی بچێشە کوڕم وتم ناچێشم گوتی خە بچێشە وتم ئەو بێ حورمەتێت چۆن دەکەم بەرامبەر تۆ جغارە دەچێشم بۆ بەیانێکی ئەمری خوای کرد خوداوەچی لێم ئێستا مەمنونی خۆمەکە نەم کێشام مەسەلەن ئەو شتانەی کە باوکیشم پاش خۆی دیوانەکەیم 3 جار تەواو کردوتەوە هەتا ئێستا بۆ 7 کتێب کە لەسەر ئەوی نووسراوە خەڵکانی کە لەسەر ئەرکی فەرهاد چاپ کراوە چاپم کردەوە ئەی لە دەستم هاتووە کردووەمە بالفعل ڕەتم کردوتەوە هەتا ئەو ساڵێک پاش وەفاتی بام ساڵی 93 بە تەکلیفی برادەران بوومە سەرنووسەری ڕۆژنامەی برایەتی